بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی کە لە ناوچەکە ڕوودەدا چییە؟ ئایا ئێمە لەکوێی ئەم معادلەیەدان گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بوبەکر کاروانی سیاسەتمەدار ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێ بێ ئەم کاتت باش بە بڕوایتەوە جوڵانەی ڕوودەدەن لە ناوچەکەمان شەوی ڕابردوو جۆرێک لە گرژی یاخۆت قەلەقی دروست ببوو. ئەنی ئەمانە لە چیەوە سەرچاوی گرتووە ناوچەکەمان بەرەو کوێ هەنگاو دەنێ؟ بەڵێ سپاس بۆ تۆ کاگڕانکۆ، سپاس بۆ بینەرەکانت. پرسە و سەرخۆشیشم بۆ بنەماڵەی بەردەڕەش و بۆ ئەو مامۆستایی کە بەڕاستی هەردووکیان بە ناحەق یعنی ژیانیان لەدەستدا. هیوادارم کە ڕووداوەکانی ناوچەکەش بە کەمترین زیان بۆ گەلانی ناوچەکە و لەوانش گەلی کوردستان کۆتاییان پێبێ. ڕووناوەی ڕووەدا لە دابڕاو نییە لەو گۆڕانکارانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان ڕنگدانەوەی ئەوەیە کە لە 7 ئۆکتۆبەرەوە ڕوویداوە. کاتی خۆی کە 7 ئۆکتۆبەر ڕوویداوە تەنها بە مەسەلەی فەڵەستینەوە مەسەلەکە قەتیس نەبە کۆی بەرەی بەرەنگاری کە کۆماری ئیسلامی ئێران ڕابەرایەتیەکە کەوتە ژێر پرسیارەوە. بۆیە ئەما بەشەکە لە ئەوەی کە ئەبێ بەرەی مقاومە هەڵوەشێ و کۆتایی هەڵۆشانی بەرەی مقاومە لە عێراق بێ و بەلاوازکردنی خودی کۆماری ئیسلامی ئێرانە بێ. لەم چوارچێوەیە دارو بارودۆخێکی تایبەت هاتوۆتە پێشەوە کە تەنها پێیوەست نییە بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانەوە، بەڵکو پێوەستە بە کۆی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و ئەوەی کە ئەمریکەکان و ئیسرائیلەکان ناویان ناوە دووبارە شکڵدانەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بنیاتنانی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ کە دووبارە دیارە داڕشتنەوەی هاوچێشەکانی هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەم چوارچێوەیە پێویستەکە کە یعنی توانە زانستیەکانی کۆماری ئیسلامی ئێران، توانە سەروازیەکانی کۆماری ئیسلامی ئێران سنوردار بکرێ. ئەو بەرنمەکە سەقفی داواکاریەکان بەرز بۆتەوە لە سنووردارکردنی پیتاندنی یۆرانیۆمەوە بۆ هەڵوەشاندنەوەی کۆی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران کاوە مەسلەیەکی قورسە لە ڕاستیە. هاکاوە هاوکات ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ئاژانسی وزەی نێودەوڵەتی بڕیارێکی نوێیان دەربارەی کۆماری ئیسلامی ئێران دەرکرد. هەموو ئەم شتانەی کە ڕۆدەن لە ناوچەکەیە دۆخی خوڵقاوە بە بڕای برات کە پێشتری ژووتومە لۆژیک پێمانەڵێ ئیسرائیل ناهێڵێ ئەم دۆخە لە دەستی بچێ بەبێ لێدان لە کۆماری ئیسلامی ئێران. ئەو ژێرخانە زانستی لە کۆماری ئیسلامی ئێران هەیە، هەم توانە ئاتۆمیەکەی، هەم توانە بالیستیەکەی، هەم توانە درۆنیەکەی کە بە مەترسیە زانە لەسەر خۆی و بەڕێگریە زانێت لەوەی کە ئیسرائیل لە دوای ئەم شەڕێکە ڕووداوە لە ناوچەکەیە ببێت بەهێزی بێڕکابەری گەورەی ناوچەکە. ئەگەر هێزێکی وەکو سعودیە و تورکیا شەبوون لە ڕاستیە لە ژێر هەژمون و باڵادەستی ئەوە بێ و پرۆسی ئاساییکردنەوە لەگەڵ وڵاتانی عەرەبی کۆتایی پێبێ. لەم چوارچێوەیە هەر برات سەرەتای دەستپێکردنی گفتوگۆکان قسەم کرد و شتم نووسی کە زۆر پێم وانە بوو گفتوگۆکان لەگەڵ ئەمریکا جددیە. هێندەی کە ئەوە بوو کە ئاعتیبار دانرێ بۆ سەرۆکی ئەمریکا و پاساو بدرێ بە ئەو شەڕێی کە ڕەنگە لە ئایندەیە بە بەرۆکی کۆماری ئیسلامی ئێران بگرێ و دژی ئەو بەرپا بکرێ بە تایبەتی لەلایەن ئیسرائیلەوە. شەڕەکەی ئیسرائیلە ئەمریکەکان پشتیوان و هاوکارە بن. شەڕەکە لە بنەڕەتایی ئەمریکانی لە ڕاستیایی ئیسرائیلە و لە ناوی ئیسرائیلیشە تەنانەتی شخصی نەتەنیاهۆیە کە تەنانەت هۆکاری شخصی و زۆر شتی تر تێکەڵاوە چەنە سوپای ئیسرائیلیش بە شێوەیەکی گشتی کۆکن لەسەرەوەی کام دەرفەتە لە دەست لەدەن لە کۆماری ئیسلامی ئێران بن بە گشتی ئەوەی ئەکرێ بە قەنەعەتی من ئەبێ بە جدی وەرگیرێ زەمینە سازکردنی دەرونی و سەربازی و سیاسی و جەزنەبز و فشار و لە بەرەنجامی کۆتایە ئەگەری نزیک و جدی بەکارهێنانی هێزی سەربازی لە دژی کۆماری ئیسلامی ئێران. باشە مامۆستا سەرکۆماری ئێران دوێنێنی لە دوانێکی داوە ئەڵێ بە ئەمریکا چی ئێمە خەریکی چین لای خۆمانەوە ئەوەکەی ئەنی لە دوانەکێر بەو نەسە دەڵێ بە ئەمریکا چی ئێمە خەریکی چییە بین؟ ینی پێت وایە ئەمریکا هەروە لێ دەگەڕێ یانەوەی جۆرێک دەیەوێ بیانوویەکی هەبێ بڵێ دانوستانمان کرد بەڵام ئێران بە مەرجەکان ڕازی نەبوو بە دانوستان ڕازی نەبوو بۆیە ئیسرائیل دەستکراوە بکاکە هەر کارێک ئەنجام بدە. یعنی براد وەکوتم کاتی خۆی نووسیویشم قسەشم کرد لە کەناڵەکانە کە پێم وابوو گفتوگۆکە جددی نیە لە بەرەوەی لە ناوەڕەکە گفتوگۆ نییە و شێوازی کۆماری ئیسلامی ئێران لە ئیدارەکردنی نەفەس درێژانەی گفتوگۆکان تێپەڕێنێ و ئامانج لە ئەمریکەکان ئەوە نییە بگەنە چارەسەرێکی مامناوەندی
تۆ کاتێ چارەسەری مامناوەندی لە نێوانە دەرەکەیتە دەرەوە ئەو کاتێ ماچیتە دەرەوەی سیاسەتەوە و دەرەوەی گفتوگۆوە تا ڕەدێ یعنی خێوەتەکەی سەفوانە چۆن بۆ عراقیان هەڵدا و مەرجەکانی خۆ بە دەستاوەدانیان بۆ عراق دیاری کرد و عراقش قبوڵی کرد ئەم گفتوگۆش بەڕواڵەت گفتوگۆیە ئەگەنە کۆمەڵێ مەرجە بۆ کۆماری ئیسلامی ئێران کە تۆ توانی ئەو مەرجانە جێبەجێکە یا بە جێبەجیان نەکەی ئەگەر جێبەجیان ناکەی ئەو بەرەنجامی خراپ چاوەڕێ دەکات بە مانایەکی تێر ئەوەی بە شەڕ نایەتە دی ئەبێ بە ئاشتی بێتە دی ئیسرائیلەکان بە ئەمریکەکانیان وتووە فەرمونون ئێوە ئەوەی ئێمە ئەمانەوێ بە شەڕ بێنینە دی کە خاپورکردن و کۆتایی هێنانە بە بەرنامە ئەتۆمی و بالیستەکەی ئێران ئێوە بە گفتوگۆ بیهێنە دی کە کاتی خۆی دۆناڵد ترامپ بیش ئەیوت کە بە شێوەیەکی زۆر ئاسان بەسەرم کێشانەیە زاڵە بێ و دیدی ترامپ هێزی سەربازی تایە بەڵام سەپاندنی گورزی سنوورداری تایە بۆ سەپاندنی ئاشتی لە ڕێگای هێزەوە بەس شەڕی درێژخایانی تیان نییە ئێستا وردە ینی جۆرە لە دەستەوستانی ئەمریکیەکان و ئیحراجی ترەمپ لە گۆڕەیە هەیە جارێک تریش ئازانسی وشەی ئەزۆمیش کام بڕیارەی دەرکردووە ئەمە ینی بانگەشەیە بۆ دووبارە سەپاندنەوەی سزاکان بەسەر کۆماری ئیسلامی ئێرانە ینی دۆخێکیان بۆ کۆماری ئیسلامی ئێران خوڵقاندووە یا خۆ بەدەستەوەدان یا واسێنان لە هەموو ئەوەی کە ساڵەهای ساڵە خەڵکی ئێرانی لە پێناوە برسیە بێ ئابلۆقا درێ جۆرەها فشاریە خرێتە سەر یا کۆتاییێران بە پاساوی تەنانەت بوونی ڕژێم مامۆسا هەندێک جار دەڵێن کۆماری ئیسلامیێران لە پێناوی نیزامەکەیە هەموو شتێک دەکا ینی بۆی نیزامەکە بپارێزێ پێ دوایە بە هەموو شتێک ڕازێ بێ بۆی نیزامەکە بمێنێتەوە بپارێزرێ من پێم وانە لە هەموو شتێک ڕازێ بێ بۆی نیزامەکە بمێنێتەوە هەچەنە وا باسی کۆماری ئیسلامیە کرێ کە لە قەراغی کەندەڵان و ڕوخانەکانە ئەو بڕیاری استراتیژی و یەکلاکەرەوادا بەس من پێم وایە ڕەنگە سەرکردەکانی کۆماری ئیسلامی وابیر بکەنەوە کە دۆخێکی نوێی وا خوڵقاوە لە ناوچەکەیە بە تایبەتی دوای ئەوەی کە هێزە پرۆ ئێرانیەکان لە ناوچەکە لاوازکراون فشارێکی زۆر خراوەتە سەر یعنی بەرەی مەقاومە سووریا بۆ جۆرەی لێ هاتووە لوبناان بۆ جۆرە فەڵەستین بەو جۆرە بۆیە ڕەنگە وابیرکەنەوە ئەگەر بێت و ئەمەش قبولکەن ئەگەر ئەمە قبولکەن پاساوی بوونی ڕژێمەکە لەناو خودی ئێرانە لاوازە بێ ویان ناتوانن ڕژێمەکە پارێزگاری لێ بکەن تاکو سەرنجام ڕوخانی ڕژێمیشی بەدوایە دێ لە هەموو حاڵەتێکە دۆخێکی زۆر چارە نووسازە ئەمەی کە ئەگوزەرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووداوی ئاسایی نین سەرپێکی مێژوویە لە سەرپێکی مێژوویە هەندێ هێز داکەون هەندێ هێز بەرزە بنەوە و ڕێسا و گەمەی نوێ و چوارچێوەی نوێی پەیوەندی نێودەوڵەتیەکان و هەرێمایەتیەکان دێتەکەی و هاوچەشی هێزەکان دابەشە بێتەوە بۆیە لەم سەرپێچە مێژوویەیە مامەڵەکردن بە ڕێساکانی کۆن بە بڕای من ئاسان نییە باشە مامۆسا ینی پێ دوایە ئۆپەراسیۆنێکە گەرەنجام بدرێ ڕاستە و خۆمە بۆ سەر ئێران دەبێ بۆ سەر تارانە بێ یان چۆنە یان ئەوەی کە هەندێک دەڵێن لە پێشدا ڕەنگە لە ئەو هێزەوە لە ئیانە بێ کە لە ناوچەکە هەن بە تایبەت لە عێراقیش ینی پێ دوایە گورزی سەربازی لەو هێزانە بۆ شوێنرێکە لە عێراقدا هەن دیارە بەرنامە ئیسرائیل وا بوو دوای پاکتاوکردنی حیزب الله و یا بڵین چنگونینەوەکردنی حیزب الله و ئەوەی لە سووریا ڕوویدا و ئەوانە نۆرەی سەری حەشتی شعبی بوو لە عێراقا ئەمریکەکان ڕێگان لێگرت نان هێشکە ئەوەی کە لەگەڵ حیزب الله کردی لەگەڵ حەشتی شعبیە لە ئێرانە بیکە بە بڕای من لێدانەکە یەکەم جار بۆ کۆماری ئیسلامی ئێرانە بێ لەلایەن ئیسرائیلەکانەوە تەنانەت ترۆریشی تێکەوە ڕەنگە بیانەوەی هەندێک لە بەرپرسەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش ترۆرکەن لەبەرەوەی جەنگەکە جەنگێکی سنووردار نابێ ڕاستە هێشتا ئەگەری ئەوە هەیە هەندێک گورزی سنووردار و وەڵامدانەوەی سنووردار بەس بە بڕای منەم ئەگەریان زۆر بەهێریە شەڕ بێ لە ڕەنگە شەڕێکی کۆتایی بێ یا شەڕێکی گەورە بێ شەڕێک بێ زۆر شت دەستنیشان کاتەوە جارێکتر ئاسان نەبێ کۆنتترۆلکردنی بە تایبەتی ئەگەر کارداناوەکان پەلاماردانی هێز ئەمریکەکانی تیاابێ بۆیە ڕەنگە ئەگەر ئیسرائیل گورزەکە بوەشێنێ یەکەم جار لە کۆماری ئیسلامی ئێران بوەشێنێ ئەو کاتە لەگەڵ کاردانەوەی هەر هێزێک لە عێراقا لایە لە منە یا لە لوبنانە یا لە هەر شوێنێکی تر ئەوێش بگرێتەوە ئەکرێ ئەگەری ئەوەشدا بنین هاوکات لەگەڵ گورزی لێدان لە کۆماری ئیسلامی ئێرانە لە عێراق و یەمەن و ئەو جۆرەشتانەش کۆمەڵی گورزی تر بووە شێندرێ دیارە ئەگەر ئەمریکەکان بەشداری بکەن ئەمریکەکان ڕەنگە لە قۆناغی دووەمە بەشداری بکەن ئەگەر شتێکی لەم جۆرە ڕوویدا هیچ شتێک 100% نییە بەڵام ئەگەر ئەگەرێکی لەم جۆرە ڕوویدا کە ئەگەرێکی نزیکە بە بڕای من کە پەلاماری کۆماری ئیسلامی ئێران بدرێ
ئەو کاتە ئەمریکەکان لە چوارچێوەیەکی ترا لە دۆخێکی ترا ڕەنگە کۆی میلیشا چەکدارەکانی نزیک لە ئێران بکرێنە ئامانج و ڕۆژهەڵات ناوەڕاستێکی بێ ئایدۆلۆژای شۆڕژێرانە و بێ میلیشای چەکدار و دووبارە بیناکردنەوەی دەوڵەتە ناوەندیەکان ببێ بە بەشە لە استراتیژی شەڕەکە و کۆماری ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکەیە. باشە مامۆسا بە بڕوای تۆ تێکچوونی پەیوەندیەکان هێرێمی کوردستان و بەغدا چەندە پەیوەندی بەم معادلە گەورە نێودەوڵەتیەوەیە؟ یعنی ئەوەی کە دەوترێ ئێران زەخت لە عێراق دەکا و عێراق لەژێر فشاری سیاسیدا شەڕ بە هەرێم دەفرۆشێ، ینی تۆ خوێندنەوە چیە بۆ کێشانەیەم جاری نێوان هەرێمی کوردستان و بەغدا؟ بڕای من دابڕاو نییە دوای ئەو مۆرکردنی ئەو ئیمزاکردنی ئەو ڕێکەوتن نامانەی تایبەت بە غازی کوردستان کە دیارەیەکێتی نیشتیمانی کوردستانیشی چوەناوە تا ڕادەیەکی زۆر دیمەنەکەوا کەوتەوە کە هەرێمی کوردستان دوای ماوەیەکی زۆر لە بەڕێوەبردننی ململانەکان لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و کۆماری ئیسلامی ئێرانە و ڕاگررتنی جۆرە لە هاوسەنگی تا ڕادەیە بەلای خۆر ئاوا و یعنی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانەیە کەوتەوە. دیمەنەکە بۆ جۆرە بوو ئەمە جگەلەوەی لە ڕووی استراتیژیەوە مەسلەی خاسەکە گەر سەر بگرێ زەبرێکی گەورەیە بۆ کۆماری ئیسلامی ئێران کە یەکێ لە سەرچاوەکانی دەستکەوتنی دراوی قورس عێراق و مەسلەی فرۆشتنی غازەکەی و مەسلەی غازتێک کەڵاو بە ململانە سیاسەکانە بۆیە بە بڕای من دابڕاوی نابینم لاو کەشوهەوایی کە ئێستا لە ناوچەکە لە ئارایە. بەچی کۆتایی پێدێ؟ ینی پەیوەندیەکان نێرێم و بەغدا بەکوێ دەگا؟ ئەوەی کە ئێمە گەرەمی کوردستان جارێکتر دەچینەوە بەغدا و داوای چارەسەر و داوای ڕێکەوتن و داوای گفتوگۆ دەکەین و ینی هەروە کات بەڕێ دەکەین هەم ئێمە هەم بەغدا یان چارەسەری کۆنکرێتی دەبێ یان هەرێمی کوردستان بیر لە جیابوونەوە دەکاتەوە بە بڕوای تۆ؟ بە بڕای برات من پێشم ناخۆشە بۆ بینەرەکانت وا بڵێم زۆر گەشتبین نیم بە هیچ چارەسەرێکی ڕیشەیی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغایە. ئەمە بۆ 15 ساڵەکی ئەم قەیرانە بەردەوامە هەتا هەندێک گەڵێن لە 2010ەوە ئەم قەیرانە سەری هەڵداوە بە شێوەیەکی زەقیش لە 2014ەوە ئەم قەیرانە سەری هەڵداوە. بە قەنەعەتی برات تا سروشتی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغا نەگۆڕێ یعنی ئەم پەیوەندیانە ناچنەوە سەر بناغا سروشتەکەی خۆی پێکاتەی حکوومەت لە عێراقا پێکاتەی دەوڵەت لە عێراقا ئەو کێشانەی کە دەوڵەت هەیەی و دروستکردنی بڕیاری سیاسی لە عێراقا هەیەی بەشێ لەو کێشانەی کە لە دەستوری عێراقا هەیە بەشێ لە ناوخۆی هەرێمی کوردستان کە تا ئێستا نەبووە بە هەرێم بەداخەوە کە ئیرادەیەک و سیاسەتێکی یەکگرتووی نەبووە بۆ جۆری مامەڵەکردن لەگەڵ بەغا کە دیدەکان جیاواز بوون کە مەسەلەی خاک لە چارەسەر نەکرا بۆی من لەو تاریک خۆشمان نووسیم بە لێدوانەکەی مستەفا کازمی لەلایەن کوردەوە تێنەپەڕێ کە داوای فراوانکردنی فدراڵیە جۆرە لە کۆنفدراڵی کرد بوو. من نووسیبم کە بەشە لەم قەیرانەی ڕووەدا دژ بە هەرێمی کوردستان یا لەگەڵ هەرێمی کوردستان ڕاستە پەیوەندی بە ناڕێکخراوەی هەرێمی کوردستان و گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات و هەموو ئەمانەوە هەیە بەڵام لە جەوهەرە لە ڕاستیە شکستی سیستمی سیاسی لە عێراقا فۆرمە فدراڵێتەکەیە و جۆری پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆیە تا ئەم پەیوەندی چارەسەر نەکرێت دوو مەسەلە یەکلا نەکرێتەوە فدراڵێتەکەیە مەسلەی خاک یەکلا نەکرێتەوە سنوورەکانی هەرێمی کوردستان مادەکانی 140 و بەم جۆرە ئێستا نەمێنێتەوە و مەسلەی ئابووری یەکلا نەبێتەوە. من زۆر گەشتبین نیم ئێمە داهاتوومان لە عێراقا کە عێراقێکی سەقامگیری گەشەکردووی فدراڵی زۆرە ئەوە بێ من هیوادارم ئەم ڕوودا و گۆڕانکاریانە ئەگەرێمە نەشتوانین هەنگاوێکی زۆر برین ببین بە کۆنفدراڵی کە دەوڵەتی سربەخۆی ئەوێ یعنی فدراڵەتێکی فراوانی وای لێ بکەوێتەوە تامی کۆنفدراڵی بە سربەخۆیەکی مەرجدار بێ لە چوارچێوەی عێراقا گەر بژبێنینەوە مەسلەی سنوور و مەسلەی ئابووری لەم دۆخەیە چارەسەر کرابێ بۆی هەرێمی کوردستان بەڕاستی خۆی خاوەنی خۆی ئیدارە خۆی بکە و بەرپرسەکانیش لێ پسراوەتی لە ئەستۆ بگرن بە هەمومانایەک. مامۆستا ئۆتارەکەی بەرەسم خوێندەوە لەبارەی ئەوەی کا دەڵێی ئەبێم لێدوانەی مستەفا کازمی بەڵام مستەفا کازمی بۆ خۆی کە کاتێک سەرۆکوەزیرانیش بوو ینی ئەوەندە نەرم بوو بەرامبەر بارێمی کوردستان ڕاستە دۆستایەتێکی زۆری هەبوو لەگەڵ سەرکردە سیاسیەکانە و لە هەناوی دەستگا مخابەراتیەکانەوە و بە سەرۆکوەزیران بەڵام ئەو بۆ خۆشی دوجار بەشێکە لەو نیزامی عێراق. پرسیارەکەی منەوەیە ئەوان جاری وایە هەرێمی کوردستان گلەیەوە دەکات دەڵێ ئەوان وەکو فیدرالی مامەڵە لەگەڵ ئێمەدا ناکەن ینی کەمتر لە فیدرالیش مامەڵە لەگەڵ ئێمەدا دەکەن. ئێستا چۆن کۆنفیدرالیمان پێدەدەن
یان چۆن ڕازی دەبن بە کۆنفیدرالی یان ئێمە هەندێک جار لە فیدرالی زیاتر دەسەڵاتی خۆمان بەکارێناوە وەکو جۆرێک لە کۆنفیدرالی مامەڵەمان کردووە گەرێمی کوردستان. مە بڕای من لە قۆناغی ڕابردووە ئێمە لە هەندێک ڕۆ لە فدرالی گەورەتر بووین. یعنی دەوڵەتێک بووین بە دیفاکتۆ تەناو بۆ ئەندامی نەتەوەیە گرتوەکان نەبووین. ئەگەنیان لە زۆربەی زۆری شتەکانی خۆمانە سربەخۆ بووین لە ڕاستیە. ئەوانیش پەشیمانن لە فدرالیەت. پێشانوانی ئێمە عێراقین یعنی برات لە ئەندامی لیژنەی باڵای بزوتنەوەی ڕاپرسی ڕیفراندۆم بووم لە 2005 کاتێ لە 1990 و لە 10 هەموو بەشدار بوونی ڕفراندۆمە نافەرمیەکەی 2005 دەنگیاندا بۆی کوردستان سربەخۆ بێ. ئێمە ئەمانەمان برد ئەم کارتانەمان برد بۆ لە ئەنجومەنی حکومی عێراقی کاو کاتە هەر مانگە یەکێ لە سەرکردە عێراقەکان حکومێکن لە عێراق و سەرۆکی ئەنجومەنەکە بوو ئەو کاتە بەحر العلوم محەممەد بەحر العلوم سەرۆکی ئەنجومەنەکە بوو زۆر ڕاشکاونە بە ئێمە ودوتی ئێوە بڕاتان بەبوون لە عێراقانیە ئێوە میوانن لە عێراقا ئەگەر سربەخۆیتانەوە بەبێ کەرکووک لەم سێ پارێزگایە ئێمە هەر ئێستا ڕەزامەندیتان لەسەر دەرەبڕین. ئەمەی ئەگوزارەی لە عێراقا مەرج نییە ڕەزامەندی کە کاتێ فدرالیشمان ئەم فدراڵی ئێستامان دەستکەوت زۆربیان ناڕازی بوون بڕوایان پێی نەبوو. بەڵام وردە بارودۆخی کاتەکایەوە کە ئێمە توانیمان ئەمەی ئێستامان دەستکەوێت ئەکرێ گۆڕانکاریەکان بارودۆخێ بێن نەکایەوە جارێکی تر پەیوەندیەکان ببن بە بابەتی گفتوگۆ و هاوچەشەکان لە قازانجی ئێمەمانان بکەوێتەوە و بتوانین دەستکاری سروشتی پەیوەندی نێوان ئێستا و هەرێم بکەین واتە لە دەرەوەی ڕەزامەندی ئەوانەوە یا ئەوان ڕەزامەندی دەربڕن بە ناچاری لە دۆخێکی تەواو جیاوازەکە هاوکەشی هێزەکانی ئێستا تێک چۆ بەسەریەکە کاگەر بێت و گۆڕانکاریەکان بەم جۆرە بچنە پێشەوە بێگومان دۆخی عێراق بەم جۆرە نامێنێتەوە هاوکێشەکانیش بەم جۆرە نامێنێت. باشە مامۆسا ئەکرێ لێرە و لەوێ جاری وا هەیە ینی لێدوانێکی پشتیوانی جۆرێک لە سەپۆرت بۆ هەرێمی کوردستان لەلایەن دیبلۆماتکارێکەوە لەلایەن وەزیرێکی ئەمریکایە وڵاتێکی ترەوە وامان لێ بکە ئێمە ڕاستەوخۆ ینی دیسانەوە دابەزینەوە سەر بەغداوە پەیوەندیەکانمان جۆرێک لەوەی گرژی تێ دروست بێتەوە ینی ئەکرێ ئێمە بەم لێدوانانە دڵمان خۆش بکەین و پێمان وایە ترەمە پشتیوانی تەواوەتی ئێماکەن ئەگەر دۆخێکی نەخوازراو بێتە پێشەوە. بێگومان نەخێر ئەکرێ ئەوەکو پڕوپاگەندە بۆ بەرزکردنەوەی ورە هەچەنە هەندێک جار ئەوەش شوێنی خۆی ناگرێ بەڵام تۆ بێ وەک سەرکردایەتی سیاسی لەو هەرێمەیە ئەوانی کە بڕیار بەدەستن ئەوانی بڕیارە دەن لەگەڵ بەقاچیەکەن و چیناکەن ئەبێ دیدیان ڕۆشن بێ ئەبێ بزانن ئێمە تا کوێ خەڵک لەگەڵمانە لەسەر چ بناغەیە خەڵک لەگەڵمانە و تا کوێ بەرگریمان لێکە یاخۆ ئێمە تا کوێ پشت بەوان بەستین بۆیە جارە لێدوانی تونند و تیژ و ئەمانە هەر زۆر ناسیاسیانەیە تۆ گەر هەتا بەرنمەیەکت بەدەستەوە بێ ئەبێ بە بڕشتانە لە ژێرەوە بە بێدەنگی خەریکی بی نابێ لێدوانی توندبەی شەقامی عەرەبی عێراقت لە دشت تەوزیف کرێ و یعنی کۆمەڵە خەڵکی فاشلی سیاسی لە عێراق بتکە بەگەشت هەرێمی کوردستانە ئەسڵ وایە لێدوانی نەرم بێ ئیستیعابی بێ گفتوگۆ خواز بێ بەڵام تۆ لە ژێرەوە ئەوەی پێدەکرێ بیکە لەوەی کاتوێ چه هەنگاوی بنێ بۆیە ئەبێ دیدمان لاواز بێ ئەمە شتی جەماوەرین شتی پڕوپاگەندەین شتی جەنگی دەرونی و ئەمانن بە شتە بنەڕەتیەکان ئەبێ بڕیار بەدەستیم هەرێمە بزانێکە تاکوێ خەڵک لەگەڵیەتی چارەسەرەکان لەکوێن فشاری لەکوێکەوێتە سەر لەکوێ توانێ دەرگا بەڕووی ئاسۆیەکی نوێ بکاتەوە نەخێر بەو جۆرە شتانە نابێ ئێمە سیاسەتی خۆمان دیارێکی باشە ئەیما موسا پێ دوایە دیسان و ئێمە چینەوە بەغدا و گفتوگۆیەکی تر بکەین و بڵێندەی موچەی مانگی پێنج بنێرە و ینی ئەم قەلەقی خەڵک تاکەی ینی ئەوها دەڕوا بەڕێوە وەزەی خەڵک بێگومان وەزعی خەرک ڕۆشتۆ بەڕێوە بەو شەق و شڕێ و بەو خراپی بەو ئازارە دەرونیەی خەڵک بەونی گەرانیە کە نە خەڵکی ئێمە شایستی ئەوەیە و نیشانی لاوازی حکوومەتەکەشمانە و نخبێ حکومڕانی هەرێمی کوردستانیش لەبەرەوەی ئێستا بەغا لە لاوااسترین حاڵەتی خۆیەتی بتوانێت ئاوە بە ئێمە بکە یعنی پرسیاری زۆرەکەوێتە سەر توانا و هێز و یعنی ئەدایی ئێمە لە جۆری ئیدارەکردنی لانی کەم ململانەکانە من لانی کەم ئەبێ بڕۆن مادام خۆیان ناتوانن سەرچاوەکانی داهاتی ناوخۆ بە جۆرە ڕێکخەنەوە سەربەرزانە یعنی موچەبن سەربەرزانە موچەبن کە ئەگەر داهاتەکانی ناوخۆ ڕێک بخرێتەوە یعنی بە تۆزی یارمەتی بەغاتوانن موچەبین لە هەرێمی کوردستانە و زۆر شتی تریش بکەین مادام ئەمە ناتوانین کە بەرهەمی ناکۆکی و بوونی زۆنی جیاواز و سیاسەتی جیاواز و دیدی جیاواز و
دابشکردنی ئیمتیازات لە نێوان حیزبەکانە لە دەرەوەی قانون و بەرژەوەندیەکانی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە ناچارن وەفد بنێرن بۆ بەغا و پینە و پڕۆ بکەن بەڵام و کوتم ئێستا بەغا لە بەردەم ئەگەرێکی ترایە ئەبێ چاوەڕێی فشاری زۆرتر بکەین دەستداگرتنی زۆرتری بەغا بکەین و چاوەڕوانی تێکچوونی گەمەکەش لە عێراق بکەین و شانسی نوێش بێتە بەردەمی هەرێمی کوردستانەوە بۆ نمونە بتوانێت ناوچەکانی جێناکۆکەکان کۆنتترۆلکە جارێکتر خۆی بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەیەکی باشتر تحکومکە بەسەر سەروەتی نەوتوشتی خۆیە یا حکوومەتێک لە بەغا و دۆخێک لە بەغا بێتەکایەوە کە هەلو بەرجەکە باشتر بێ بە نسبەتە لەمی کوردستانەوە هەموو ئەوانە ئەگەرن لە بەردەممانان بەڵام بەم جۆرەی ئێستا و لە چوارچەوەی پێدراوەکانی ئێستا بەداخەوە چارەسەرەکان هەمووی کاتی و پێنەوەپەڕۆ و ئیدارەکردی ململانەکان و هیچی تر مامۆستا دواپرسیارم وەزعەکە چۆن دەبینی ینی کە دەڵێم وەزعەکە چۆن دەبینیەوەی کە دەڵێ بەدەستێنانەوەی ناوچە جێناکۆکەکانەوەی کە لە دەستمان چووە یعنی خۆمان ئیداری خۆمان بکەین پێ دوایە مەرحەلەیە نزیکە کە تۆ باسی دەکەی پێم وایە بە گشتی گۆڕانکاریەکان بە شێوەیەکی گشتی وەک ناونیشانی گشتی لە قازانجی پرسی کورد و هەرێمی کوردستان و تەنانە پرسی کوردن لە کۆی ڕۆخۆڕەڵاتی ناوەڕاستە ئیتر گرنگە ئێمە خۆمان کۆکەینەوە یعنی زۆر سەیرە بە بڕای من لە 2 هەفتە و 3 هەفتەی ڕابردووە هەندێک شت ڕوویاندا لە هەرێمی کوردستان وەک ئەوەی هێشتا هەواڵی ئەو شەڕی کە لە دوای ئۆکتۆبەر و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێوەیە هێشتا نەگەیشتێتە کوردستان نوکتەیە گەژێڕنەوەڵێن بەریتانیا کاتۆ لە تاران خەڵکی بینیەوە گریاوە و تواناوە چییە وتوانە وڵا گرێن بۆ پیاوێک 1300 ساڵ 350 ساڵ لەمەوە پێش یعنی شەهید بۆ توێتی ڕاگەیانن لەم وڵاتە زۆر دواکەوتوە بەس ڕاگەیاندنی عقلی ئێمە بەدایبەتی زۆر دواکەوتوە یعنی بە جۆرە بیرەکەینەوە قساکەین و لێدوانە دەین و مامەڵاکەین و ئیدارەی ململێنەکانەکەین و یەکتری تەخوین و تەکفیر و ئەماناکەین وەک ئەوەی شامی شەریف بێ و بوومەلەرزەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەدابێ و ئێمە لە بەردەم دووبارە دیاریکردنەوەی چارەنووسی خۆمان نەبین لە عێراق و کۆی پارچەکانی تری کوردستانە ئێمە فشاری زۆرترمان ڕەنگە بکەوێتە سەر لە ئەگەری ڕوودانی شەڕە بەڵام دەرفەتی گەورەش ئەکەوێتە بەردەممان بۆ ئەوەی سەقفێکی باڵاتری چاوەڕوانیەکانمان لە ڕۆنەتەوەیەکەوە بەدی بێنین بەڕێز مامۆستا بوبەکر کاروانی چاودێری سیاسی سیاسەتمەدار سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس